الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. درسي يورومان مخارج يعني شويني هاتنا دري بيتكان واضحة أو شويني كبيتكاني اللي دروز دبن هر بستو هشت يا بستونو بيتكي زماني عربي همو يعني لشوي دروز دبن. طبعا مخرجي همو بيتكي لا سرتاي خواروي قرقوية هتا ليوي و همو بيتكان دابش دبن بسر پێنج مەخرەجی سەرەکی جەوف بۆشایی قورگ و دەم بەس بۆشایی طبعا هیچ شوێنێکی دیکە بەکار ناهێنی تەنها دەمت دەکەیەوە هێندێک پیت هەن دروست دەبن. حەلقمان هەیە، حەلق یعنی قورگ، پیتەکانی حەلق، پیتەکانی قورگ، پیتەکانی زمان ئەوانەی کە زمانیان تێدا بەکار دێنین، پیتەکانی لێو ئەوانەی کە بە لێو دروست دەبن و هەروەها پیتەکانی خەیشوم پیت نین طبعا تەنها دەنگن. ئەو دەنگانەی کە مینگیان لەگەڵا عادەتەن بەشوێ دروست دەبن، بەلوتی دروست دەبن. کەواتە مەخارج چەند مەخرەجمان هەیە؟ 5 مەخرەجی سەرەکیمان هەیە. یەکیان پێوترێ جەوف، حەلق، اللسان يعني زمان، شفتان لەگەڵ خەیشوم. ئەوانە مەخرەجە سەرەکیەکانن. مەخرەجە سەرەکیەکان بریتین لە ئەو 5 شوێنە: جەوف، حەلق، لیسان، شەفتان، خەیشوم. ئێمە مەخرەج بۆ دەخوێنین؟ بۆ ئەوەی بتوانین پیتەکان جوان دەرببڕین. ئێمە سیفاتمان هەیە، مەخرەجمان هەیە کە تەجوید بۆ خۆی چەند بەشە؟ 3 بەش. بەشێکی ئەحکامە، هەموویمان خوێندووە، ئەحکامەکان تامەدین، هەرچی یاسای تەجویدیە هەر هەموومان خوێندووە، لەکوێ مینگەی دەکەی، لەکوێ تێکەڵکێشی دەکەی، لەکوێ دەری دەخەین، وایە؟ ئەوەی ماوەتەوە بیخوێنین. طبعا بەشی دووهەمی مەخارج و سیفاتە. مەخارج و سیفات تەواوکەری یەکترین. مەخرەج وەسیلەیە بۆ ئەوەی سیفەتەکەی پێ بزانین. ئێمە ئامانجمان مەخرەج نییە. ئەگەر کەسێک فەرزەن بتوانێ هەر لە خۆڕا پیتەکان بەڕاستی بخوێنێتەوە، ئەگەر لە شوێنی خۆشیەوە نەبێ ئاساییە، چونکە ئێمە ئامانجمان ئەوەیە پیتەکە بەڕاستی دەرچێت. وازحە؟ بەڵام مەحاڵە بتوانی پیتەکان بەڕاستی بخوێنیەوە هەتا ئەو کاتەی نەزانی لەکوێ دەردەچن. وازحە؟ هەر کاتێک زانیت مەخرەجی پیتەکەی کوێیە و پیتەکەت بەڕاستی لە شوێنی خۆی هێنا دەرێ، زۆر جار بەبێ ئەوەی سیفاتی حروف بخوێنی پیتەکە بەڕاستی دەرچووە. کە پیتەکەت ئێستا دەیگەینێ بە نمونە پیتی خا، خەڵکی ئێمە هەمووی فێر بووە کە وا دەزانێت لەگەڵ حائی ناوەڕاستی قورگەوەی دا چەندی دەکات ناتوان بڵێ خا بە نەرمی بیڵێ، وایە؟ بۆ چونکە مەخرەجەکەی گۆڕیوە، کە مەخرەجەکەی گۆڕی شێوەی خوێندنەوەکەش دەگۆڕێ. وازحە؟ بۆیە مەخرەج و سیفات طبعا لە بابەتە زۆر سەرەکیەکانی تەجویدن. ئیظهار و ئیخفا و ئیقلاب و ئیدغام بەڵێ واجبە بیکەین، بەڵام ئەگەر نەشیکەی طبعا معنای کەلیمەکان و وشەکان ناگۆڕن. وازحە؟ بەڵام پیتێک سینێ بکە بە ساد، وایە؟ عینێ بکە بە حا، وایە؟ ذالێ بکە بە زێ، وایە؟ معنای پیتەکەی وشەکەی گۆڕانکاری بەسەردادێنێ، هێندێک جاریش معنای خراپ دەبەخشن. کەواتە مەخارجی حروف بریتیە لە چی؟ لە وەسیلە هۆکار بۆ زانینی سیفەت و شێوەی خوێندنەوەی پیتەکان. ئەو دەرسە مەخرەجە. مەخرەج یعنی شوێنی هاتنەدەر. شوێنی هاتنەدەری چی؟ شوێنی هاتنەدەری پیت. طبعا هەموو پیتێک بەکوێ دروست دەبێ؟ طبعا بە قورگ و ناودەم، جا زمانە، مەڵاشویە، ددانە، هەرچۆنێکی بێت. طبعا لە کاتی خوێندنی مەخارجدا پێویستیمان بە زانستی ڕوبەڕوویە. ڕوبەڕوو طبعا مامۆستایەک بۆ تەطبیق کات سەیریکەی و تۆش کە دەیڵێی طبعا کەسەکە سەیری دم و چاوت کا بۆی بزانێ پیتەکەی لە شوێنی خۆی دێنیە دەرێ یان نایەنێ دەرێ. بۆیە یەکەی لە مامۆستا زۆر چاکەکان بۆ تەمرینکردن ئەگەر پیتێک بە هەڵە فێری بووبی ئاوێنەیە، ئاوێنەی لە پێش خۆت ڕاگرە
یان یەکێک لەوانەی کە نمونونەکان دووبارە دەکەنەوە سەیری کەسەکەی کە یان سەیری دموچاوی خۆت کە کاتێک کە پیتەکەی هەر کاتێک پیتەکەت لە شوێنی خۆی هێنا دەرێ بە دڵنیاییەوە خوێندنەوەکەشی بەڕاستی دروست دەبێت. جا مەخارجەکان تەوان دەکرێنە 5 بەش هەموو بەشەکان تەوان ئەوەی کە بە نمونەگە تەشبیهی ئەوەکەی کەین قورگی کەین ئەلێرە ئەوەلی قورگ بێ تەوان لێر ڕاپێدادەی ناوەڕاست ئەوەکە سەرەتای قورگ ئەو جار زمان وردە وردە بەپێی پیتەکان هەتا دەگاتە لێوی پیتەکان دێنە دەرێ. سەرەتای یەکەم مەخرەج بریتە لە جەوف یعنی بۆشایی هەردەمت بکەوە 3 پیت هەن کە پێیان دەگوترێ پیتەکانی جەوف. پیتەکانی جەوف کامانن پیتە مەددەکانن ئەلیف واو یا ئەلیف واوی مەدی لەگەڵ یائی مەدی ئەلیف واو یا ئەلیف واو یا بەکوێ دروست دەبن بە قورک بۆشایی قورک و دەم تەنها دەمت بکەوە بۆ ئەلیفیسی دەکەین دەممان دەکەینەوە بە قا وایە بەس دەمت بکەوە بەڵام دەبێت لێوت لێکەوە ئاخر دەرەجە بۆی پیتە مەدێکی بۆیش پیتی مەدنها لە بەرەوەی مەخرەجەکەیان درێژە شوێنەکەیان درێژە لە بنی قورکتەوە لە بۆشاییەکەی دەبێت بیهێنی هەتا دەگاتە لێوت ئەو هەموو مەسافەیە دەبڕێ پیتەکە درێژ دەبێتەوە قا با تا ثا والحاصل ئەلف باکان ئەوەی ئەلیفیان پێوەیە وازەحە واو هەموو واوێکنا تەنها واوی مەدی ئەوەی کە سکوونی هەیە و پێش خۆی ضەمەیە بەکوێ دروست دەبێت قالوا لێوت خڕ دەکەی طبعا ئەو کاتی واوەکە بە جوانی دێتە دەرێ بۆ یائی دیسان بە هەمان شێوە بۆشایی دروست دەکەین بەس چۆن بۆشاییەکە دروست دەبێت دەمت بکەوە قیلە ئەوە مەخرەجی پیتەکانە نازەمەگە چاوتان لێبێ سەوتی پیتەکەی ئەلێرەڕا بۆ ئەلیفی لێرە ڕادەیهێنی بە بۆشاییدا هەتا دەگاتێرە بەدەم کراوەی قا بۆ واوی هەر لەوێڕە پیتەکەی دێنی بەڵام لێوت خڕ دەکەی وەکو سەرواوەکەی یەقو بۆ یائی بە هەمان شێوە هەر لە سەرەتای قورگڕە دەیهێنی هەتا دەگاتەوە بەڵام لێوت دەکشێنی چۆن شێوازی پێکەنین پیشان دەی قیلە وازەحە. ئێستا ئەگەر یەک نمونەی وەکو مەددە تەبیعیەکان نوحیها پێویستە چەند جار شێوەی لێوت بگۆڕی 3 جار نوحیها هەتا مەسافەکەی نەبڕێ هەموو بۆشاییەکەی نەبڕێ نابێتە پیتیمەد ڕاست دەرناچێ خوێندنەوەکەی هەڵەیە کە مەسافەکەشی بڕی بە تەبیعەت دەبێتە 2 حرەکە بۆیە مەددەکەشی مەدێکی طبيعية نوحيها شي بوم دالي فيه جيك صوتي دريشتر بس خوش جيكا عافية صورة رواني ناكل فين خوش زۆر باشە ئەوانە پێیان دەگوترێت پیتەکانی جەوف تاوان پیتەکانی جەوف هەر دەمت بکەوە وازەحە بۆشایی دروستکە زەخر لە قورگت مەکە زەخر لە زمانت مەکە لە هیچ شوێنێکی ئەو لای مەڵاشوەکانت مەکە پیتەکانی جەوفمان بۆ دەردەچن وازەحە پیتەکانی حەلق بەڵام بۆ جەوفی پێویستمان بەوەی نییە بەڵام بۆ دۆزینەوەی مەخرەجی پیتەکانی دیکە یەک یاسامان هەیە زۆر ئاسان یعنی ئەگەر فەرزەن لەبەری شت نەبێ قاعیدەکان یاسایەکان یەک شتی بکە پیتەکەی دانێ پیتەکەی بنووسە بە نمونە دەتەوێت مەخرەجی بائی بزانی باێکی دانێ بە ساکین هەمزەیەکی بخە پێشێ بیڵێ ڕێک بۆت دەردەچێ مەخرەجی پیتەکەی کوێ ئێستا نەمان خوێن بە باخۆوایە هەر کامێکتان بیڵێ دەزانێ مەخرەجەکەی کوێ ئەب ئەوانەی نیان خوێندوە چێن نای بۆم بڵێ بەکوێ دەردەچوو مەخرەجەکەی کوێ بوو ئەب
بۆم بڵێ دەبیڵێ بڵێ ئەب با بەشوێ دەرچوو هەمزەکە مەبەز نییە ئاەکە حساب نییە ئەوەکە مەخرەجی ئای قورگە بەس ئیبائی ئەب بەلێو بەلێو ئەب نەمان خوێندوە خۆ بەڵام ها دالێکی بێنە دئت نەخوێندوە بەس یەک هەمزەی بخە پێشێ بێڵێ بێڵێ بڵێ ئەد باش ئەتوا بزانە کوێ بەکاردێنی دیقەتی هەموو زمان و ئەد دەقیق ئەد زمان و دوو ددانەکەی پێشەوە ئەد وازحە کەواتە بۆ ئەوەی مەخرەجی هەر پیتێک بدۆزیەوە ها ئەگەر فەرزەن قاعیدەکەت لەبەر نەبوون یاساکەت لەبەر نەبوون یا ویستت تەمرینی بکەی عادەتەن هەمزەیەکی دەخەیە پێشێ بۆ چونکە بۆ هەمزەی دەوێت دەمت بکەیەوە چونکە هەمزە لە بنی قورگتەوە دێتە دەرێ کە دەمت کردەوە ئاسان دەتوانی قورگت بەکاربێنی دەتوانی زمانت بۆ هەر لایەکی بتەوێ لای دەی و بیبەی وازحە بۆ دۆزینەوەی مەخرەجی هەر پیتێک ئەو یاسایی بەکاربێنە جا ئێمە ئێستا دەین پیتەکانی حەلق ئەگەر ئاوا بێ قورگ بێ تەبەن خواری قورگمان هەیە خواروی قورگ چەند پیتی لێ دەردەچن دوو پیت هەمزە ها هەمزە ها هەمزە و ها لەکوێ دروست دەبن تەبەن لە خواروی قورگ کە ئەو دوو پیتانە زۆر تەبەن زەحمەتن گوتنیان و زۆریش حەساسن سەیری ئێرەکەن هەمزە ها بەڵام جیاوازی بینی هەمزە و هائی ئەوەیە کە کاتێک هەمزەی دەڵێ دەبێت لەناو قورگتدا بیڵێ و نەیهێنیە دەرێ ها بەرمنێک ئاعوذ بالله بکەی دەبێت دەمت حازر کەی پێشتر خۆت حازر کەی ئاعوذ بە نمونە ئەگەر سکوونی هەبێ ماشاء ئەوەی دەڵێ ماشاء دەیهێنێتەوە دەرێ هەڵەیە ها گوتنەکەی ماشاء هەمزە وەکو چی وایە وەکو ڕێک تەشبیهیکە بە حەبێک کە قوتی دەدەی بەڵام نایهێنیەوە ڕێک ماشاء قورگت نەکەیەوە مەحاڵە بتوانی هەمزەیەکی جوان بخوێنیەوە ئەدی بۆ هائیش بە هەمان شێوە لە بنی قورگمانەوە دروستی دەکەین بەس دەیهێنینە دەرێ دەیمی بۆ دەکەینەوە وازحە دەڵێ ئەوە هەڵەیە دەڵێ هەمزەی دووەمە مەبەستە زۆرتر ماشاء کەواتە مەخرەجی هەمزە و هائی کوێیە خواروی قورگ لێرە ڕابڕۆ کۆتایی قورگ سینگت لەکوێ کۆتایی پێدێ لەکوێ قورگ دەست پێ دەکا هەمزە و ها لەوێ دروست دەبن بەس یەک ملاحەزەی تێدایە لە مەلزەمەکەش تێدایە بۆ هەمزە دەبێت دەمت کراوە بێ تا پیتەکە بە جوانی دێتە دەرێ وازحە بۆ هەمزە دەبێ دەمت بکەیەوە کە دەچێتە خوارێ و یەکسەر پێشی پێ بگری و قورگت داخەی بەڵام بۆ هائی قورگت بە کراوەیی دەبێنێتەوە تا پیتەکە بە جوانی دێتە دەرێ ئێستا ئەگەر نمونەی ماشاءی بخوێنینەوە چۆن بخوێنینەوە ماشاء کێ بۆم دەڵێ تۆزێک تونتر دەنا جوان بوو کێکە تۆزێک تونتر دەیوەزی هێڵی ماشاء هیچی نابێتە دەرێ بێڵە وزارەی ئێستا نا زۆر دقیق نی زۆر دقیق نەبوو ماشاء سەهر نەتخوێندەوە هەمزەکە بەس ئەلفەکەت گوت ماشاء کەیکە ئەوە غەڵەیە ماشاء کەیکە دەی بێڵێن ئێستا ئەوە تۆزێک تونتر دەبێت هەستی پێ بکرێ ماشاء زۆر باشە حافیە باش زۆر تاوە کێکە بۆم دەڵێ
زۆر تاوە ئەوە ئەیها بڵێ قل هو الله قل هو الله با بێتە دەرەویان پێویست ناکات پێشی پێ بگرێ قل هو الله نەی بێڵێ قل هو ئەو هەدوو های تێدان نان ئەو کەت غەڵەتە هاگا لێ قل هو الله حافية حافية زامو شيء كده يعني دنجنا كان بنا كنا بلين بلين أتو أواني غلط إذا كان بلين قيد سيخ وبو فير بني حافية تا زور مزبوط بس همزتان أقال بيتون تمريني لسر كين أجر زاني من هلايا رك نيل برامبر خد دانه سير إيرد ده يبزوله ها ما شاء رك ليرة حبسي دكي ها بعربي كبناسي مخرجي همزي دكا دل انحباس الصوت انحباس يعني سبيش بيجرتن سجن كردن ها كهمزي دبي نابي بيلي بيت دري دبي بتي بس نابي بيتوا دري عادة ها هميشش لقرآن دا ويستد همزي بخوينيوا يان هاي بخوينيوا دەبێ پێش ئەوەی بگێ هەمزەکەی و هائەکەی دەمت کردبێتەوە ها قل یەکسەر کەلامەکەت گوت دەبێت بۆ خۆت بۆ هائی حازرکەی پێش ئەوەی بیڵێ دەنا ناتوانانی بەشوێدا بچێت ئەگەر ڕێی بۆ نەکەی وایە قل هو الله تەوان ئەگە مەدی لە پێش بێ ئاسانترە چونکە بە تەبیعەت دەبێت قورگت بکەیە وایە ما شاء ما شاء هەڵی دەژوورێ بەزمەی هەڵە بێتەوە دەرێ وازحە یان ئەگەر لە سەرەتای دەستپێکردن بوو بە نمونە دەمت کراوەیە ئەعوذ بالله و هو الله ئەوە مەخرەجی هەمزە و هائی کە لە هەموویان بە زەحمەتترە تەطبیقاتەکەی وازحە دووەم یان ناوەڕاستی قورک چی و چی لێ دروست دەبێ حاء عين حاء عين حاء عين ئەوەی کە نازانم ئەگەر ئەوەی تێکەڵی دەکا حاء عینی قەت بە مەخرەجی بۆی لێک جیا نابنەوە چونکە مەخرەجی هەردووکیان یەک بەس شێوەی گوتنیان جیاوازە مەخرەجی حاء عینی ناوەڕاستی قورگە ئەح 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 ئەع ئەح ئەع وایە وشەی ئەڕەحمان بڵێ الرحمن الرحمن والرح دوای لە صفاتی دەیخوێنین طبعا ئەوەی کە تێکەڵی دەکا پیتێکە هەناسەی لەگەڵە الرح تۆزێک بە تیژی دەیڵێ وا بەز عین تۆزێک لە ناو قورگتدا دەیهێڵیەوە نعبود نعبود شێ بۆم دەڵێ وانە زەحمەت نین زۆر لاوەی عین و حائی تێکەڵکە بڵێ الرحمن سیما دەی نعبود بۆم بڵێ عینی باش نعبود بڵێ الرحمن بسم الله بابا والله زي بسم الله نا الرحمن الرحيم كاين الرحمن الرحيم كم ده بسم الله وتنينا باش وإياك نعبد وإياك أتو إياك نعبد وإياك نستعين كسي عين حاء إليك زيانا كاتو أو زحمتي تداني زور عين حاء مخرج كان شوية ناوراستي قرقة لوي كشتانية مخرجي سەرەتای قورک ئەلێرە کێشەمان هەیە غەین و خە کە زۆر خەڵک پێی وە عین و غەین لەبەرەوەی بەیەکەوە دەنووسرێن مەخرەجەکەشیان لە تەنیژیەکە بۆیە لە غەینی ها دەیەوەکو عینی بڵێ غەین وایە چۆن دەڵێ عین دەڵێ تەواو ئەو کاتی غەڵەت دروست دەبێت خا و حا لەبەرەوەی نووسینەکەیان وەکو یەکە خەڵک وە دەزانێت مەخرەجەکەشیان یەکە وێ دەڵێ حا خا
مەخرەجی عین و غەینی ئەوە غەین و خائی سەرەتای قورگە سەرەتای قوڕ یعنی بەس دەمت بکەوە هەر ناچێتە ناو تەوان ناو تەسکایی تەوان قورگی ئەگەر بچێ تەوان هەر بۆت قەڵەو ناکرێن چونکە ئەوانە پیتی تەوان هەردووکیان ڕەخاوەنە قەڵەویشن تەوان ها غا غا ئاغۆ ئاغۆ ئێرە ئاغۆ ئەخ ئاغۆ ئەخ ئاغۆ ئەخ لەوە خواردتە بڵێ ئەخ بڵێ ئەغ ئەغ ئاوە زەختی لێکەی تەوان بە حیاتی پیتەکەت بەڕاستی بۆ دەرناچێت و هەمیشە بە هەڵە دەیخوێنیەوە بۆی ئاگامان لێی بێ مەخرەجی غەین و خائی سەرەتای قورگە ها ئەوانە گوتمان هەمزە و ها خواروی قورگ وایە عین و حا دیقەتی دەنێوە سەوتەکەی ناوەڕاستی قورگە غەین و خا ئێر تەماشایکە تقریبا هەر ئەگەر بڵین ناو دەمیش لەوانەیە ڕاست دەرچێ قورگی تەواویش نینە بەڵام هەر لەسەر قورگی حساب کراون خا خالیدون خا بەس دەمت بکەوە بە ئاسانی غا غەیریل بڵێ غەیریل زەختی لێکەی بڵێ یعنی وەلحاصڵ پیتەکەی بە ئاسانی بڵێ زەختی لێ مەکە مەهێڵە بچێتە ناو تەسکایی قورگت پیتەکە بە ئاسانی دەردەچن کێ بۆم دەڵێ ئەی حافیە زۆر تاوا بوو ئەی بڵێ غەیریل حافیە هیچ مەزبوط بن زیاد ڕۆیشتوە خا نەرمتر خا یەک سستاش تۆزێک چووە ئاتیژایی بۆ دروست بوو ینی مەخرەجەکەی زیاد تێپەڕیوە خا ئەلی غەین غەیریل بڵێ غەیریل غائب نمونەیەک خائی تێداوێ نەوڵێ خالید زەختی لێ مەکە خا ئێستاتەوە هیچ جۆرە زەختێکی بڵێ غەیریل بە ئاسانی غەیریل بەنوێستاوە غەیریل مەغضوبی غەیریل مەغضوب فاتحە دوو غەینی نا تۆزێک نەرمترە غەیریل بڵێ ماغۆ باش بڵێ مەغضوب ئەی بڵێ ئەلخا نەخا ئەلخا زۆر تاوە کێکەوەم دەڵێ نمونەی غەیریل مەغضوبین بۆڵێ غەیریل مەغضوبی زۆر چاکە خا و غەین مەخرەجەکەیان کوێیە سەرەتای قورگە کە سەرەتای قورگەکە یعنی لەکوێ ڕاقورگ عەکسی هەمزە و ها لە سینگتەوە کە بێی لەکوێ دەستت بە دەستی پێکرد پێی بڵێ قورگ وازحە دەبێ هەمزە و هایی لێ دروستکەی بۆ غەین و خائی دەڕۆی لەکوێ لە خوارێ ڕائەگەر بێ لەکوێ قورگت کۆتایی هات وازحە لەوێ خا و غەینی دروست دەکەین ئەگەر لێرە ڕاحسابی بکەین وایە خا و غەین ئەوەلی قورگیە عین و حا ناوەڕاستن هەمزە و ها کۆتاین ئەو جار پیتەکانی زمان تەوان زۆرن ئەوانەی بە زمان دروست دەبن 18 پیتن بەڵام دابەشی سەر 10 شوێنی دەکرێن لە زمانیش چۆن دەست پێ بکەین ئەگەر زمانێکی دروستکەین زۆر چاکدیمە لەش دروستکردنی بەڵام ئەگەر ئەوە زمان بێ وازحە ئەگەر ئەوە زمان بێ تەوان لە قافی ڕادەست پێ دەکەین چونکە مەخرەجی قافی لە خواروی هەموویانەوەیە پیتی قاف ئەلێرە ئێرەی قورگت تۆزێک لە سەروی غەین و خائی زمانت لە قورگی بدە ئەو جار پیتەکەی بەڕێکە ئەگەر پیتەکە قافەکە ئەوەی هەبێ حرەکەی هەبێ قا ئەو قافانەی حرەکەیان هەیە چ دەکەی زمانت بنی زمانت کۆتایی زمانت بە مەڵاشووی دەخەی و ڕێک پیتەکەی بەڕێ دەکەی قا وازحە بەس ئەگەر قافەکە ساکین بێ بە نمونە لە کۆتایی وشەدا بێ یا سکوونی لەسەر بێ زمانت لە مەڵاشووی دەدەی و لێی دەکەیەوە دەبێت لێی دەی لێشی کەیەوە ئەو جار پیتەکە دروست دەبێ ئاستا قالەی بڵین لەبەرەوەی فەتحەی هەیە قا تەوان زۆرینەی خەڵکی قافی دەخاتە قورگی زۆر زەختی لێ دەکات دەیباتە شوێنی غەین و خائی
کە ئەو کاتی سیفەتەکانی قافمان پێ جێبەجێ ناکرێ گەروامان کرد قافەکە وەک خۆی دەرناچێ قا بەس ئەگەر سکون بێ الحق ڕێک زمانت پێی دەکەوێت و لێی دەبێتەوە دەبێت لێی دەی لێشی کەوە ئەو جار دەبێتە برب الفلق برب الفلق فلق وەگەوەی ئەوەیەک بە شتێکی کێشی سەوتەکە بەلێدان و لێکردنەوەکەی دروست دەبێت ئەگەر حرەکەی هەبێت تەنها بەلێدانەکەی لێیدا سەوتەکەی بەڕێکە بەڵام ئەگەر سکون بوو دەبێت لێشی دەی هەڵیشی بگری بڵێ چرۆ قادر دێ چاویدان نا قافەکەی زەخت لە قورگت کردووە زۆر شوێنی خۆی نییە باشە زۆر بردوتە خوارێ ئەو جا ئەگە سکونی هەبێ مەسەڵ بڵێ الحق قورگە ناوێت بەس قورگی بەکاردێنن ئاوا ناوێت قورگی بەکاربێنی زمانت لەگەڵ مەڵ الحق تۆزێک سەرتر الحق خۆ دەبێت ڕێک سەیری بهێنە پێش چاوی خۆ زمانت کوێیە ئێرەی زمانت الحق قورگ نا الحق قورگت هەر نەژبێ قاف دەردەچێت چونکە هیچمان بە قورگی نییە بۆ قافی بە حرەکە بڵێ ئێستا ڕاستە بەس گە سکونی زەختی لێ دەکەی لەوەکەی تا بە سکون الحق زۆر زەختی لێ مەکەن قاف بە تەبیعەت کە سکونی هەبوو زەختی لێت بۆ دروست دەبێ بەس نابێ الحق برب الفلق ئەوەی ئاخرت بەس تۆزێک تونتری کە باز بوو هەتۆ برب الفلق بزرت کرد فلق باش ئێستا بڵێ قل أعوذ برب الفلق و قل أعوذ برب الفلق الحق بڵێ الحق قوتی دەیەوە بیخەیە قورگت ئەو کاتی پیتی قاف وەکو خۆی دەرناچێت و ناتوانێت سیفەتەکانی بەسەردا جێبەجێکەین کەواتە یەکەم پیتی لیسان بریتە لە چی لە قاف کوێیە کۆتایی زمانە یان ئەگەر لە خوارە ڕابێ سەرەتای زمان باشە کۆتایی زمان بنی زمان ئاخیری زمان دەدەین لە مەڵاشووی سەرەوە و پیتەکە ڕێک دروست دەبێ مەخرەجی دووەمی پیتی دووهەم کافە ڕێک لە دوایوی پیتی زمان لێدە و بەڕێکە بە توندیش ئەک الله ئەکبەر ئەک ئەو ئاسانترە تا ئەو ئاسانە الله ئەکبەر فەکەبیر فەکەبیر کافیش بە هەمان شێوە خواروی زمان تۆزێک سەروی شوێنی قافی دەدەین لە مەڵاشووی سەرەوە و تەوان کافەکە دروست دەبێت دوای کافی چیمان هەیە سێ پیتمان هەنا شین جیم یا ئەک کە حرفی مەد نەبێ یا حرفی مەدینا یا ئەوەی ساکن بێ پێش خۆی کەسرە بێ مەخرەجەکەی جەوب بۆمان خوێن بەس ئەو یانەی کە سکونیان هەیە پێش خۆیان فەتحەیە یان فەتحەیان هەیە یا کەسرەیان هەیە یا ضەممەیان هەیە بەکوێ دروست دەبن بە ناوەڕاستی زمان لەکوێ دەدەین لە مەڵاشووی سەرەوە جارێ ئێستا ئەوەی قافتان دی چاو لێ بوانێ قورگت بەجێ هێشتووە ئێرە ئەوە ئاخری زمانە لە مەڵاشوت داوە ئەوە زمانە ڕێک لە مەڵاشوت داوە پیتەکە دروست بووە وایە
بو كافي عينا توزك سرتر أك بو جيمي طبعا جيم يا جيمة ج يا ج راسها وخوي جيم نيها جيم ناوي خوي ناوي بيتي جيم طبعا بس شو دروز دبي ناوراستي زمان طبعا ناوراستي زمان توزك بديوي داري راها توزك بلاي ليو توا لي ددي تندش أج جاء أج إذا جاء أنا إذا جاء غلطها إذا جاء والله فجرت والله يجعل أول عينا شت طبعا أجر ساكين بقلقلة طبعا ده بزمان اللي دي وليك يوا أج بلا ما أجر أويها بفتحة وضم وشتيها بيزناك زمان لما لاشوي كيو هاللي دو بركة جاء فجرت دواي بيتي تيمان هي بيتي شين مان هي بهمان شيء وناوراست زمانت لما لاشوي دايو بسررة بيتا كي بريدا كي وكو سينينيا ها بوي نيل وكو يقدر نسرين ولا تنجيكن دو مخرج جوازن أش غلط ها صوتي سيني اللي قلتي قلبي الشمس والشمس وضحاها عينا شويني جيمي ها بلام شوي قلتنا كان جوازة توزك والشمس أنا كشتو بدن جناك أبو هيسان نالتو ها صوتي سيني اللي قلت ها كمخرجكت زمان لما لا شوي دا بطبيعة أو سيني اللي قلنا منه وش سيما هاتو ها السيني اللي قلت توزك ها تزناغ أو تيجي اللي قلت منه وش صح مخرجكت دقيق نبي سيني اللي كده أو الدقيق ودسخوس عافية أو تعود ليرة ساقوي بستو ساكين والشمس بويا يعلمون إياك نعبد ها لإياك دبو خلقي ما هي إياك نعبد إياك ها طبعا كزمان الناس وسرية أكشت حق خوي بيناد إياك يعلم البيت هر ياك زيجا لوي كبيتي مدبه بيستي بزمانت نية ها نوحي ها أو يا كساكينة وبيش خوي كسرية زماني ناوي بس ياي ديكا كحركي هي سكوني لسرة بيش خوي فتحية مخرجكي ناوراستي زمانة بلا يعلمون دليتي يعلمون إياك ماشي زورتا اوش مخرج چی دیگه وش سپیتیکا دواي اوانا سريتيا سين شين جيم طبعا ورده پیدا دين او جاري سري ضاديا و ما بيتي ضاد مخرجكي شويه ها بيتي طبعا اگر چاوتان لينا بي طبعا ضاد وظل طبعا ها بيتي ضاد يكك لا تايبت من يكاني زماني عربي ضاد تنها لزماني عربي ده هي اللي هي زماني شي جهان ده نية بوش بزماني عربي ده قلت لغة الضاد واضحة بوي بتواني ضادي براستي بخوانينه وده بيسيب كين ده بيسيري او قاعدانا كين كعرب دهناه بوي خلقية ما هلا ولا الضالين بتايبتي كفاتحة هي ولا الله ها جاران خلق زوري وايده ولا الله بما ساكان شوه ولا الله بوي لقى ضيتك هلنا به لا ولا الضالين ولا البل طبعا او مطلقا غلطه ها لا زمان عربي ده هرني الضاد والله دوشتي زول لك جوازا واضحه هندي شي ديك وكو الضي ديالين وكو الضيف اخت الطاء
ولا ها ڕێک زمانی بۆ دێنە پێشێ طبعا ئەوەش هەڵەیە مەخرەجی ڤادی کوێیە طبعا ڕێک دەبێ چی بکەین دیقەتی دەنێ هەر کەسەی لەکن خۆی ئەو دوو دانانەی پێشەوە نا دوو دانە تیژەکە کە پێیان دەوترێ ها بڕەر نازانم چی بە ئەوەکە وایە ئەو دوو دانە تیژانە نا وازەحە چنە کەڵپەنە بڕە تەنیشتەکانیشی دووی لێنە پێیان دەوترێتی بە عەرەبی پێیان دەوترێت ڤەواحیک یعنی ئەوانەی لە کاتی فێکەنیندا دەردەکەون ئەو دوانەش نا وازەحە دووەکەیکە بێنە پێش چاوی خۆتان هەر کەسەی وازەحە ئەو دوانە نا دووەکەی تەنیشتینە دووەکەی تر لە ژوورێڕە ڕێک ئاوا تەنیشتی زمانت قەراغی زمانتی لێدا ئەڵ ڕێک پیتەکە دەردەچێ ئێرە ئەو دوو دانە نا ئەو دووەنا ئێرە ڕێک بینی ئەو شین و زەردەی زمانت لە ژوورێڕە قەراغی زمانت بیهێنە سەر دانەکەی تۆ ڕایگرە ئەڵ ڤادێکی ڕاستت بۆ دەردەچێ ئەگەر مەخرەجەکەی نەزانی پیتەکەی دەڵێ هێندێک جار لەوانەیە ڕاست دەرچێت لە خۆڕاو هێندێک جار لەوانەیە هەڵە دەرچێ بۆیە ئەسڵ ئەوەیە بە وەک خۆی تەوان پیتەکەی دەرچوێنین ئەگەر دقیقتر بوو ئەو ڤادە تۆزێک نازانم ئەگەر چاوتان لێ بێ وازەحە ها ئێستا ئەو دوودانە نا ئەوە نا ئێرە وازەحە ئێرە تێ ڕێک ڕاست بێ یا چەپ بێ ئاساییە بەڵام عادەتەن کوێ چاکترە زمانت تەماشاکە وازەحە ئەوە زمانتە ئێرز ئەو زەرد و سەوزەکە نێوانی زەرد و سەوزەکەی بدە لەکوێ لێرە لەو زەرد و سەوزەی ئێرە ڕێک ئەو دوو دانانە هەر کەسی قیاسی خۆی کوێ کام دەدانە ئاسانە کە شوێنەکەت زانی زەحمەتی تێدا نیە ها بەس لە خۆڕا دەیڵێ هێندێک جار ڕاست دەردەچێت هێندێک جار غەڵە دەردەچێت ئەڵ ڕاست ئەڵ هەردوو لای ئاعتیادیە بەڵام بە چەپ عادەتەن ئاسانتر دەردەچن وازەحە چۆن بڵێن ئێستا هەمزەی بخە پێشێ جارێ بۆی بتوانین ئەڵ با لێ ڕاپێراچی عافیە جوان دەرچوو نانە تا هەر شوێنەکەی ڕاست هیچ زەحمەتی تێدانی عیبت نەبوو گە لە خۆ ڕاگوت پێتت دەنا چەپ و ڕازی ئاعتیادی هەردووشی دەبێت دەبێت زمانت بترازێنی نەک بۆ پێشەوە بێ چەپیەوە عەکسی من دانیشتون ها دەی گوێ لە قەید نا بەغەڵەتی بکە مشکلەمان نییە عافیە بادەنگت بێ تەمان ڕێک بە ڕوومەتەوە ڤاد دەبێت دیار بێ کە زمانتی لێ دەدەی پێوە دیارە تاوارخان عافیە ئەی وەلە الضالین لە ناو نمونەیدا بڵێن چی ولا الضالين كيف بمضله ولا الضا تا بعض كده عيبين ها ولا الضالين ولا الضالين توزكي ما تمرين ده ولا الضا زمانت بترازين الرازة ولا الضا عافية سباشة ولا الضا كالضيكش انتو خوين تتين مش كده ترى ولا عيني ضادة كدباشة بس فيش باشا كي عافية تا مشكلة تانية لضادي بيتي ضاد مەخرەجەکەی کوێیە قەراغی سەری زمان وازەحە قەراغی سەری زمان دەدەین لەکوێ یەک لە دوو ددانەکانی خرێنە بەڵام لە ژوورێڕە وازەحە ڕاست بێ یا چەپ پێ دەبێ بەڵام ئاگاتان لێبێ تەمان لە کاتێکدا کە پیتی ڤاد دەڵێن دەبێ ڕێک سەوتەکەی بێوە کوێ سەوتەکەی ببێ و بینی زمان و مەڵاشووی و دەمت پڕکەی لە سەوتی پیتەکە
چونکە ضاد لە پیتەقەڵەوەکانە لە پیتەقەڵەوەکانیش دەرەجە ئاخیرەها دەرەجەی کۆتاییە نهایەتی قەڵەویە بۆیە لە ضادیدا عادەتەن ها دیقەتی دەنێ طبعا کە دەیڵێ دەبێت سەوتت ڕێک بچێتەوە ئێرە ولا الضالين طبعا فریای ئەوەکانی کە ناکەوێن بەڵام ئەگەر یەک جار سەیری دیقەتی ئەوەی کە فاتحای دەن با بخوێنینەوە باشە بۆی تەرکیزتان لەسەر ئەوەی بێعادەتەن کاتێک دەگەیە مەخرەج و سیفاتی دەبێ بە حرف قورئانی بخوێنیەوە ها چونکە جاری وایە لە یەک وشەیدا ئێستا کەتەبەی بڵێ دەبێت چەند جار زمانت بجوڵێنی تەنها وشەیەکی ئاوا بڵێ دەبێت چەند جار گۆڕانکە کە تە هەر یەکەی مەخرەجەکە كتب هاكا سير بس فاتحة نازم قال بيشتان بيان بوتان بلم سير كان بنمونها أعوذ بالله هم نخبر دونا بس هندك همزة وعاء أعوذ بالله من الشيطان من الشيطان الرجيم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله وأنا جنا جيشتوني نجاري بلام بسم الله هذا بقى قال لي بسم الله الرحمن الرحيم الحمد لله الحمد لله هاء همزة طبعا هميشه ده بقى قال لي عن بي لخورا درناتن ها الحمد لله بتركيز بيله ها كان سو قرقي هر زور دار داش غوري هر نامنه الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك كافي تدا زور وريابن كزور بي خلقي لوي مالك بسكون هندك زار مالكي بياد يخوينو هر دوكي هلايها مالكي يك كسري بودكي مالك يوم الدين ها ناوقات زمانت إياك دي ساند بزمان بكار بينيوا ليدك يوا جالك كبو كافي ليد ديوا إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب غير المغضوب عليهم ولا هارك صوت الدخيل وجوره ولا الضالين صلى الله على سيدنا محمد بله نه استعطيت عند الله امتحاني حفيت عاتو دو بشر شو انا كسام في